هاوسەرگیریەکی جیاواز هەرگیز بەبیرتدا هاتووە کە هاوسەرگیری مرۆڤ و تیمساح ئەنجام بدرێت؟ دابوو نەریتی هاوسەرگیری لە هەندێک وڵاتدا بێبەژنیە لە سەیر و سەمەرە کە ڕەنگە ببێتە هۆی هاوسەرگیری لەگەڵ کەسانی غەیرە مرۆڤ. بە بڕوای ئەوان ئەم جۆرە هاوسەرگیریانە بەختەوەری و خۆشگوزەرانی و سامانیان بۆ دەهێنێت. ئەمە سەرۆکی شارەوانی شارۆچکەیەکی بچووکی مەکسیکە کە هاوسەرگیری لەگەڵ تیمساحێکی مێینا دەکات. بە جۆرێک ئەو پێی وایە بەختێکی باش و چاکێکی زۆر بۆ خەڵکەکەی دەهێنێت بۆ گەڕاندنەوەی نەریت و باوەڕە کۆنەکان کە لە باو و باپیرانیانەوە بۆیان ماوەتەوە. ڤیکتۆر هوگۆ، سەرۆکی شارەوانی سان پێدرۆ خوامینلۆلا سۆسا، هاوسەرگیری لەگەڵ تیمساحێکی مێینە کرد بە ناوی ئەلیسیا ئادریانە. بە پێی نەریتە کۆنەکان ئەوان پێیان وایە ئەو تیمساحە مێینەیە تەمەن 7 ساڵانە کە بە شازادەی بچووک ناسراوە، خاوەندێکە نوێنەرایەتی دایکی زەوی دەکات و هاوسەرگیریەکەشی لەگەڵ سەرۆکی شارەوانی شارۆچکەکە هێمای پەیوەستبوونی مرۆڤەکانە بە خوداوەندا دایکانەکەیانەوە. لە ڕێوڕسمی هاوسەرگیریەکەدا بەشێکی زۆری دانیشتوانی شارۆچکەکە بەشداریان تێدا کرد و بە مۆسیقای نەریتی سان پێدرۆ، خوامینلۆلا و ئاهەنگ و ڕەنگکردنی ڕوخساریان خۆشیان دەردەبڕی و لەگەڵ بووکەخان سەمایان دەکرد. ئامادەبوون چەند جارێک داوایان لە زاوا کرد بووک ماچ بکات، هەرچەندە دەمیشی بەسرا بوو، بەڵام زاوا نەیدەوێرە. پاشان و بە ناچاری خۆی لە بووکەخان نزیک کردەوە و ماچی کرد. ئۆلیڤیا پێرێس، ڕێخەری ئاهەنگەکە دەڵێت بۆ ئێمە تیمساح گرنگە چونکە ئەو شازادەیە هۆکاری بارانبارین و زۆربوونی ئاوا بۆ ئێمە، بەهۆی ئەوەوەیە خودا خواردن و ماسی و گەنمەشامی و درێنەمان بۆ دەنێرێت.